بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 165 لاپەڕا 165 پرسیاری 46 باپیر 6 گورزەگیای بۆ خواردنی چێڵەکەی واتە مانگاکەی دانا. مانگاکە 2 گورزەی لێ خوارد. ئەو کەرتەی هێمایە بۆ ئەو گورزانەی ماوەتەوە بنووسە. ئەو کەرتە بە سادەترین شێوە بنووسە. لێرە ئەمن نازانم گورزە ئایا مەبەستی تەنیا وەکو وشەیە یان گورزە بۆ وێنە وەکو دەرزەن ئەویش ژمارەیەکی دیکە دەنوێنێ. بەداخەوە ئەوەی نازانم کەواتە ڕەنگە شیکاری من لە ئەو پرسیارەی هەڵە دەربچی ئەگەر گورزە هەروەکو ئەوەی بی 6 دانە یان 6 هەرچبی ئەوە 6 کەمی 2 دەکەم بەڵام نازانم ئەگەر 2 لە 6 خواردبی چەند مایتەوە 4 مایتەوە بێگومان ئەوجا ئایا مەبەستیان 4 دا بە 6 یان مەبەستی تەنیا 4 کەم 6 ئەوە یان پرسیارەکە باش نەنووسرا یان ئەمن باش لێی تێناگەم. ئەگەر 6 گورزە 6 دانەبیت 2 خواردبی بێگومان 4 دەمینێتەوە. 4ش وەکو کەرت پێویست ناکە بنووسرێ بەڵام ئەگەر بمەوێ بینووسم 4 بەسەر 1 ئەوە کەرتە ئاسانترینیانە. بەڵام هەز دەکەم ئەو پرسیارە یان کەم و کوڕێکی تێدایە ڕێژەی سەدی دەوێ بزانە چییە. لەبەر هەندێ ناتوانم بە تەواوی شیکاری بکەم. هیوادارم هەمیشەش ئەوەی دووبارە دەکەمەوە یەکێک لە خوێندکارانیان لەوانەی جێلە و ڤیددیۆی دەگرن کە ئەو پرسیاریان تاوتوێ کردێ لەگەڵ وانە بێژە و مامۆستایەکە شتێک بنووسن دەربارەی ئەو پرسیارە لە کۆمنت. پرسیاری 37 ئایا ئەنجامی لێکدانی ژمارەیەکی 4 ڕەنووسی لە ژمارەیەکی 2 ڕەنووسی هەردەم دەبێتە ژمارەیەکی 6 ڕەنووسی؟ ئەو پرسیارە هەز دەکەم پرسیارێکی زۆر قورسە بۆ خوێندکارانی پۆلی چاری بنەڕەتی. بەڵام لێرە ئەمن شرۆڤی ئەو پرسیارەی دەتوانم بکەم هیچ کێشەم نییە. تەنیا هەز دەکەم پرسیارەکە قورسە. ژمارەی 4 ڕەنووسی واتە 4 خانەی خانەی یەکان خانەی دەیان و خانەی سەدان و هەزارانی هەیە. گچکەترین ژمارەی 4 ڕەنووسی چییە؟ هەزارە. ژمارەی 2 ڕەنووسیش تەنیا 2 خانەی هەیە خانەی یەکان و دەیان. بچووکترین ژمارەی 2 ڕەنووسی ژمارە دەیە. ئێستا ئەم نەگەر هەزاری لێرە دانێم 10 لێرە دانێم ئەو دوانە جارێ لێکدەم واتە 1000 جاراندا. یان جارێ با لێک نەدەم جارێ با گەورەترین ژمارەی 4 ڕەنووسیش بنووسم چییە؟ بێگومان گەورەترین ڕەنووس لە یەک خانەی بنووسرێ ڕەنووسی 9ە واتە 9999 ئەوە گەورەترین ژمارەی 4 ڕەنووسیە. گەورەترین ژمارەی 2 ڕەنووسی چەندە؟ دیسان 999. ئەوجا ئێستا ئەگەرە من بینم بچووکترین ژمارەی 4 ڕەنووسی بنووسم کە هەزارە جارانی دەی بکەم زانم چەند ڕەنووسم بەدەستێ. بێگومان 3 سفرەکان و سفرەکەی دیش 4 سفرەکان دەنووسمەوە یەک جاران یەک هەر یەک. و ئێستا تەمەشای ڕەنووسەکان دەکەم چەند ڕەنووسم هەیە لێرە. ئەوە 1 ئەوە 1 ڕەنووس ئەوە 2 ڕەنووس 3 ڕەنووس 4 ڕەنووس 5 ڕەنووس کەواتە 6 ڕەنووس نییە.
بەڵام ئەگەر ئەمن 1999 لێکدا لەگەڵ 99 چم بەدەست دێ ئەو کات ئەوە 1 ڕەنووس، ئەوە 2 ڕەنووس، 3 ڕەنووس، 4 ڕەنووس، 5 ڕەنووس و 6 ڕەنووس. ئەو کات 6 ڕەنووسم بەدەست دێواتە مەرجنیە هەموو جارێ کە ژمارەیەکی 4 ڕەنووسیم لێکدا لەگەڵ 2 ڕەنووسی 6 ڕەنووسیم بەدەست بێ. هەندێک جار 5 ڕەنووسیە، هەندێک جاری 6ە، واتە هەموو جارێ 6 نییە، کەواتە ئەوە شرۆڤەکەیە دەتوانی ئەو هاوڵێ هەموو جارێ 6 ڕەنووس نییە، هەندێک جار 4ە، هەندێک جار 5ە و هەندێک جاری 6ە بە پێی ژمارەکان. دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری 48 2003 لێرە هەتا بتوانم بخێنمەوە هەڵەی نەکەم چ دەکەم. یەکەم شت دابڕینی یەکەکان کە 3 ڕەنووسی یەکەم لە لای ڕاست ئەوە دابڕینی یەکەکانە. 714 دابڕینی هەزاران 23 واتە دەیخینمەوە 23714. ئێستا نزیکی دەکەمەوە بۆ نزیکترین هەزار. یەکەم شت دەبی بزانم کامە خانەی هەزارانە. ئەوە خانەی یەکانە، یەکەکە خانەی دەیانە، هەفتەکە خانەی سەدانە، سێیەکەش خانەی هەزارانە. نزیکی دەکەمەوە لە کاتی نزیککردنەوەی لە کاتی نزیککردنەوە بۆ وێنە ئەمن خانەی هەزاران نزیک دەکەمەوە. هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە چەپی خانەکە وەکو خۆیان دەیان نووسمەوە، واتە لێرە یەکسەر دەنووسم ژمارە 2 بێ دەستکاری. سێکەش جارێ نانووسم، ئێرە بەتاڵ دەهێڵمەوە لۆ ئەوەی نزیکی دەکەمەوە. هەموو ئەو ڕەنووسانەی دەکەونە لای ڕاستی خانەکە دەبنە 0، کەواتە هەفتەکە دەبیتە 0، یەکەکە دەبیتە 0، چارەکەش دەبیتە 0. ئێستا ئەو سێ چی لێبێ؟ بنووسم تەنیا 3 یان بیکەمە 4، یەکی لۆ زیادکەم. ئەوە چێ بڕیار دەدا؟ ئەو ڕەنووسە کەسکەی هاوسێ و دراوسەی سەیەکەیە، واتە هەفتەکە بڕیار دەدا. ئەگەر هەفتەکە ڕەنووسەکی گەورە بوو، مەبەستم ڕەنووسی گەورە چییە؟ 5 و 6 و 7 و 8 و 9 گەورەنا، ئەوە سەیەکەی تەنشتی خانەی هەزارانە زیاد دەبی بە 1، واتە دەبیتە 4. بەڵام ئەگەر ڕەنووسەکە هاتوو گچکە بوو، واتە 0 و 1 و 2 و 3 و 4 بوو، ئەوە سەیەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە. ئێستا ژمارەکەم چی لێ هات؟ بووە 24,000. پرسیاری 39 921 جاران 45. 921 جاران 45 کو جاران دەکەم؟ 5 جاران 1 دەنووسم 5، 5 جاران 2 10، 5 جاران 9 45، یەکیش 46. 4 جاران 1 4، 4 جاران 2 8، 4 جاران 9 36. کۆکردنەوە 5 وەکو خۆی دێتە خوارێ، 4 و 0 هەر 4، 6 و 8 14، 4 و 6 10، یەکیش 11، 3 و 1 4. هەتا ئەو ژمارەی بخینمەوە. ئێستا دەیان ئەو 3 ڕەنووسە یەکەم دابڕینە چیلۆی دروست دەکەم، 2 ڕەنووسی دیش دابڕینی هەزاران کەسکەکە 41,000 و دابڕینیەکانیش 445.
پرسیاری 39 تەواو بوو. پرسیاری 4806 جاران 9. 4806 جاران 9. 9 جاران 6 54. 9 جاران 0 هەر 0 5 5. 9 جاران 8 72. 9 جاران 4 36 لەگەڵ 43. دابڕینی سێ لە لای ڕاست دابڕینی یەکەکانە، ئەوەش دابڕینی هەزاران 43254. پرسیاری 41 چ ژمارەک جارانی 46 بکەم دەبیتە 2300. کەواتە هەتا بزانم ئەو ژمارە ئێرە چییە، 2300 دابەشی 46 دەکەم. پێچەوانەکەی 2300 دابەشی 46 دەکەم. 23 دابەش 46 نابی. 230 دابەش 46 5. 5 جاران 6 30. 5 جاران 4 23 23. 230 کەم 230 دەکا 0 0 0. سفرەکەی ئەو لای کە دەینمە خوارێ 0 دابەش 46 هەر 0. کەواتە ژمارەکە دەبی 50. ژمارە نادیارەکە لێرە دەنووسم 50. پرسیاری 41 تەواو بوو. دێمە لای پرسیاری 42. 25 خولەک پێشی کاتژمێر 12 و 15 خولەک. ئایا کاتژمێرەکە کوو دەنووسرێ یان چەندە؟ کاتژمێرەکە چەندە؟ ئاسانترین ڕێ ئەوەیە کە بە هزری بزانی 25 خولەک پێشی 12 و چارەکێک چەندە بنووسی، کەوا دەکاتە کاتژمێر 11 و 50 خولەک. بەڵام بەڕێی بیرکاری ئەمن دەبی ئەو 12 و 15 بینم 25 لێ دەرکەم. ئەمن ئەگەر 12 و 15 هێنا 25م لێ دەرکرد. بێگومان لە نووسینی کاتژمێر لای چەپ هەمیشە کاژێرەکانە، لای ڕاستیش خولەکەکانە. ئەمن 15 خولەکم هەیە، دەبی 25 خولەکی لێ دەرکەم. ناتوانم لێی دەرکەم چونکە 15 گچکەیە 25 گەورەیە. چ دەکەم؟ کاتژمێرەکەی کوو دەنووسمەوە یەک کاژێری کوبرەی وەردەگرم، خوردی دەکەمەوە دەیکەمە خولەک. یەک کاژێر 60 خولەکە. 60ەکەی پاشان کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 15ی کە هەیتم. واتە کاتژمێرەکەی کوو دەنووسم 11 چونکە یەک کاژێرم خورد کردەوە لە 12 بووە 11. ئەوجا 15کەش کۆم کردەوە لەگەڵ 60 بووە 75. واتە جارێ ئەمن هێشتا لێدەرکردنم نەکردێت، تەنیا لە جیاتی بنووسم 12 و 15 نووسیم 11 و 75 بە بیرکاری ئەو شتا ڕاستە. ئەوجا پاشان بینم 25 لێ کەمەوە. کەم 25 بزانم دەکات چەند. ئێستا 75 25 لێ بڕوە 5 لێ بڕوە 0 7 لێ بڕوە 5 11کەش دەنووسمەوە. کەواتە کاتژمێر 11 و 50 خولەک ڕاستە. ئەگەر نا بە هزری ڕەنگە هەموو کەس بزانی کاتژمێر چەند بووە. شیکاری پرسیارەکان دەواازەیەک لەسەر میوزیک. لە نووسینی میوزیک نۆتەیەکی تەواو، یەک نۆتەی تەواو ئەوها کە یەک نۆتەیە هاوتایە، واتە یەکسانە وەکو یەکە، بە دوو
بە 2.5 نۆتە، واتە 1 نۆتە لێرە هەمان شتە لەگەر 2.5 نۆتە، وەکو ئەوەی وابی 1 کیلۆ هەمان شتە 1 کیلۆگرام لەگەڵ 2.5 کیلۆگرام، ئەوەش هەروایە. 1 نۆتە هەمان شتە لەگەڵ 4 چارێگە نۆتە. 4 چارێگە نۆتەم هەبی، چ 1 نۆتەم هەبی هەمان شتە. پاشان 1 نۆتە هەمان شتە لەگەڵ 1/8 نۆتە، واتە چ ئەمن 1/8 دانە 1/8 نۆتەم هەبی، چ یەکم هەبی هەر یەکە، هەر هاوتایە، کەرتەکان ئەوها هاوتانە. واتە 2 لەو جۆرەی دەکا 1 لەو جۆرە، 4 لەو جۆرەی دەکا 1 لەو جۆرە، 8 لەو جۆرەی دەکا 1 لەو جۆرە. زۆر ئاسانە. ئەگەرە من بمەوێ نۆتەکم هەبی 1/4 بی، بمەوێ هاوتای بکەم لەگەڵ 1/2 دەبی 2 دانە 1/4 نۆتەی بینم، چارێکە نۆتە، کەواتە دەنووسم لێرە 2 ئەوەندەی ئەو وشەیەی لێرە دەنووسم، یان دەنووسم 2 بتەنیا 2 1/4 نۆتە هاوتایە لەگەڵ 1/2 نۆتە. ئەو لە پرسیاری یەکەم. لە پرسیاری دووەم ئەگەرە من 2 نۆتە 1/8 هینا هاوتایە لەگەڵ 1/4، هەمان شتە، چونکە 2 دانەم هینایە لەسەر لەگەر 1/8 دەکاتە هاوتای 1/4. ئەگەر نۆتەیەکی تەواو هاوتای 1/2 نۆتە و 2 نۆتە 1/4ە، چونکە 2 نۆتە 1/4 دەکاتە 1/2 و 1/2 دەکا نۆتەی تەواو، واتە لێرە دەنووسین 2، لێرە دەنووسین 1/4، لێرەش دەنووسین 2. ئەوە لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە. لەوانەی داهاتوو باسی بابەتێکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.